بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر پرۆژەی حزبە سیاسیەکان بۆ چارەسەرکردنی بارودۆخی هەرێمی کوردستان و پرسیار دەکەین. ئایا بەڕاست هەرێمی کوردستان بۆ ڕزگاربوونی لەم دۆخە قەیراناویەی کاتەیە کەوتووە پێویستی بە پرۆژەی جددی نیە بۆ ئەوەی پرۆژە سیاسیەکانی تایبەت بە چارەسەری دۆخی سیاسی هەرێم ڕووناچی ببین و وەکو مەرەکەبی سەرکاغەز نەمێنەوە دەبێت چی بکرێت؟ ئایا گەورەترین گرفتێک لە بەردەم ئەو پرۆژانەی کە هەن تا جێبەجێ بکرن هەر ئەو حزبانە نین کە خاوەنی پرۆژەکانیانن؟ ئایا پرۆژەکەی ڕۆژی دووشەممەی ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێتە نەشە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی قەیران و گرفتەکانی ئێستای هەرێم؟ ئایا کاتی ئەوە نەهاتووە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کارکتەرێکی سەرەشی بگەڕێتەوە سەر تەختی شانۆی سیاسەتکردن لە هەرێمی کوردستان و لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە شکۆ بۆ پرۆژە بگەڕێنێتەوە؟ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تریش ئاڕاستی هەرێک لە بەڕێزان مامۆستا ڕێبار عەلی چاودێری سیاسی، مامۆستا دارا محەممەد ئەمین چاودێری سیاسی لە ئەستۆدی هەولێریش هەڵبەت، بەڕێز کاک لاوەن جەلالاغا کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی کوردستان لەگەڵمانە. بەخێراتتان دەکەم. مامۆستای بەڕێز بە لە بەڕێستەوە دەست پێ بکەم. بەڕاست هەرێمی کوردستان بۆ چارەسەری ئەو دۆخی کاتی کەوتووە کە لای هەمووان ئاشکرا چۆنە و پێویستیش ناکە باسی لێوە بکەین. پێویستی بەم هەموو جموزۆڵە سیاسی هەیە، پێویستی بەم هەموو پرۆژەیە هەیە تاوەکو لی دەبچێ. خۆ دەزان دنیاک پرۆژەمان هەیە. قسەکەی جەنابەت تەواوە کە ئەم پرۆژانە هەر حیبرەکن لەسەر لاپەڕەکان و بەڕاستی قەیرانەکان هەروەکو خۆیەتی ڕۆژ بە ڕۆژ وەزعی هەرێمی کوردستان لە مەترسی نزیکە بێتەوە بەداخەوە لە چارەسەر. جا بەڕاستی وەکو جەنابی شەوت پرۆژە بە پرۆژاڵێ بڕەولەوە هەر کەسی هەڵەسێ و تاکو لایەن و حیزب هەر هەمووی پرۆژەی هەیە. لە ڕاستی شاگەسەری ئەم پرۆژانە بکەی ئەوەنەی بۆ خۆسەلماندن و بۆ خۆهێنانە ناو بابەتە سیاسەکانە کە ئەم حیزب و کەسایەتیانە بڵێنەوە ئێمەش بە پرۆژەوە هەین. ئەمەنە ئەم پرۆژانە شتێکی جددی نین بۆ ئیش لەسەرکردن و لایەنی سەرەکی لەم قەیرانەکانی هەرێمی کوردستانە کە پارتی دیموکراتی کوردستانیشە بەڕاستی ئەویش زۆر جوێ لەم پرۆژانە ناگرێت چونکە تۆ سەریان پرۆژانە کە پرۆژەی سەرۆکی هەرێم چای بیتیا بوو هەر هەمووی شتی چاک و باش، پرۆژەی یەکگرتوو چای بیتیا بوو، پرۆژەی یەکێتی کە هەش خاڵە یەک لەیەکی جوانترە بەڵامەوە چێ ئیش بەماناکە و بەڕاستی کوردستان پڕ بۆ بە پرۆژە یعنی خەڵک متمانەی بە پرۆژەش نەماوە بەداخەوە. ئەوەیە چەکە لە کێشە هەرە سەرچەکانی ئەم هەرێمە ئێمە کە متمانە لە دەست شووە، یعنی ئەم هێزانە هەمووی خۆیانن بارودۆخەکەی کوردستانیان دروست کردەوە خۆشیانم پرۆژە ئەهێن و پرۆژە بەن و دوایش قەیران لەسەر قەیران بۆ میلەتە ئێمە دروستە بێ. بە بۆ چوونی من ئەم پرۆژانە ئەوەندەی کە بۆ ڕای گشتی و بۆ ڕاگەیاندن و بۆ ئەوەی کە ئەم هێزە سیاسیانە لەژێر ئەو پرسیارەیە دەرچن کە ئایا چیان پێ هەمووی ئەڵێ پرۆژەم پێ کە کاتێ لەسەر مێزی گفت و گۆشت قساکەن بەیەکەوە خۆشیان من دڵنیام باوەڕی تەواویان پێی نییە بە پرۆژە چارەسەرکرێ. من لەلام وایە قەیرانەکانی هەرێمی کوردستان بەداخەوە ئێستا دەستێکی بەهێزی وڵاتە هەرێمایەتیەکان لە ناوە کاریگەرە، وڵاتانی بەرژەوەندی خوازی ئەمریکا و ئەوروپا یاری لەسەرەکەن و ئەم هێزانەی ناوخۆش بەڕاستی یعنی جۆرێک لە جۆرەکان یاری و گەماکەن هەریەکان ئامانج و استراتیجێکی خۆی هەیە ئێوێ ئەوە بێتەدی و پێم وایە بەلامەوە هەتا من سیر بوو شتی سیر ئەبیستم کە یعنی زۆر بەداخەوە ڕۆشنبیر و هەندێک چاودێریش یانە سەریەوەی کە باسی هەڵبژاردن لە کوردستان ئاکرێ. ئاخر تۆ خەڵک بەم وەزعی کە ئێستا هەیە خەڵک متمانەی بە هەڵبژاردن نەماوە، ئەوە دام و دەستگاکانی هەڵبژاردنەوەی پەچی کەوتو ئێستا تۆ جارێکی کە خەڵکێنیتەوە گەرمەکەی بەوەی هەڵبژاردن نەبێ. ئەمە بەڕاستی مەرگەسات و نەکبەتیەکانی ساحەی سیاسی ئەمەیە کە نە پرۆژە چارەسەریەکە نە ئەم هێزانە کۆبنەوانێ چارەسەریەکان بەڵکو کۆمەڵی ئەجەندای تایبەتی و حیزبی خۆیان هەیە کەی ئەوە هاتە دی و دوایەوە کاریگەری وڵاتە ئیقلیمیەکان بە تایبەتی لەم ڕۆژانەیە دەست و بازویان ئەستورتر بووە. کوردستان زەنگی جۆرێک لە شەڕ و مەترسی تیا هەڵەبێ ئەم هێزن
ئیقلیمی و نێو دەوڵەتیانە ئەگەر بیانەیە کێشە سیاسەکانی خۆیان چارەسەرکەن هەرێمی کوردستان وەکو لە مێژووشە وا بۆ بەداخەوە یەکێکە لەو شوێنانەی کە یاری و گەمەی باشی تیاکەن هەر یەکە و بە ئامانج و مەبەستی خۆی ئەم هێزانەی ئەمەش وای لێ دەوەنە سیرکەرن ئەوەندەی بە دوای بەرژەوەندێ تایبەتی و حیزبەکانی خۆیان ئەوەندە بە دوای چارەسەر ڕاستەقینەی کێشەکانەوەی مامۆستادارێ بەڕێز وەکو گوێت لە مامۆستا ڕێبوار بوو بەڕێزیان پێی وایە کە کوردستان لەسەر پرۆژە پەچینەکەوتووە و پڕ لە پرۆژە و هەموو هێز و لایەنێکیش خاوەنی پرۆژەی خۆیەتی 2000 و هەمووشان یان بە شێوەیەکی گشتی پرۆژەی جوانیان هەیە بۆ دەرچوون لەم دۆخە بەڵام بە قسەی بەڕێزیان بێت کێشەی گەورە گوێنەگرتنە چی وارەکە کە ئەم هێزانە گوێ لێتری نەکرن بەڕەخمی ئەوەی کە کۆمەڵ لە پرۆژەی جوان هەیە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەڵەتە ڕێزوسڵاوم بۆ هەزاران شەهیدی کیمیابارانی هەڵەبجە کە ئەمڕۆ یادەیە و هیوای چاکبوونەوەش بۆ ئەو کەسانی کە تا ئێستا بە ئاسەواری ئەو کارەساتە دڵتەزێنە دەناڵێنن و بەداخەوە دەیڵێم کە دەبوو کارەساتێکی وا کە ئەمڕۆ نەیتوانی لایەنە سیاسیەکان کۆکاتەوە ینی چەند هەزار شەهید لە یادی ئەوانیش نەمانتوانی کۆبینەوە لەویش هەر ناکۆ لەوێش هەر ناکۆک بووین کە هەمومان دەزانین یابان دوای کارەساتی هێروشیما بووە نمونەی یا سمبولی پێشکەوتن و گەشە سەندن لە بوارەکانی ئابووری و مافی مرۆڤ و دیموکراسی وەکو وڵاتێک ئەوەش کە یابانی گرت بەرەو قۆناغە برد کارەساتی هێروشیما بوو زۆر چاکە بەس ئێمە دەیان هێروشیمای تریشمان بەسەرم لەبیر ناچێتەوە بەڵام ئەم قسەیە بەڕێز سەرنجی ڕاشێشان بۆ شتێک هەرچەند پەیوەندی بە بەرنامەکەمەوە نییە بەڵام 2000 ڕەنگە هەر بچێتەوە بە شێوەیەکی ناڕاستە و خۆش بێ ئەوەی کە ئێستا ئێمە باسی لێوە دەکەین دەچمەوە سەر پرسیارەکە خۆم دواتر ئێستا دەبینین ساڵانە لە یابان هاوکار لەگەڵ یادکردنەوەی بردومانکرانی هێرۆشیما و ناکازاکی بە بۆمبی ئەتۆمی ئەمریکیەکانیش ئامادەن لە بۆنەکە باشە ئەمریکیەکان لەگەڵ یابانیەکان بەیەکەوە یادی ئەم کارەساتە دەکەنەوە بەڵام سەیرە لە هەرێمی کوردستان ئێمە خۆمان بۆ خۆمان لەگەڵ خۆمان ناتوانین بە شێوێکی دروست یادی ئەم یادانە بکەینەوە کە ئەمریکیەکان لەگەڵ یابانیەکان یادیەکەنەوە لە کاتێکا خۆیان بۆمبەکان خۆشیان سەبەبی کارەساتەکان بەڵام ئێمە هەمومان بێکەوە قوربانی بەدەبێ ڕاستێ بڵێن ئەمریکیەکان بۆ هەرێمی کوردستان ساڵانە لە کۆشکی سپیش یادیەکەنەوە ئەم ساڵی یادیان کردەوە بەڵام قسەم لەسەرەوەیە دۆست و دوژمنی ڕابردوو بێکەوە یاد ئەم یادە دەکەنەوە بەڵام ئێمە بۆ خۆمان لەگەڵ خۆمان ناتوانین یادەکە ئەوان کارەساتەکە بوو بە هەوێنی ئەوەی یابان پێشکەوتوترین وڵاتی جیهانی لێ دەرچێت بەس ئێمە دەیان کارەساتی و ئەمە بەسەرهاتوە لە ئەنفال و کیمیاباران بەڵام بەداخەوە لێم هەتا ئێستا لەسەر گڵکۆی شەهیدەکانی ئامادە نین 2 سەعات بمێنینەوە لەوەش یەک ناگرینەوە من پرسیارەکەم لەسەر ئەمە یعنی تێمەکەم من بۆیە من پێم وایە ئێمە ئاستی گەشە سەندنی ئێمە لە حیزب و تا دەگاتە تاک هێشتا ماومانە ئاستی وشیاری ئێمە بۆیەش ناگەینە ئەوەی کە نە پرۆژەکانمان سەر بگرێ من جەمید ئەو بڵێم کە نە پرۆژەکانمان جێگای خۆی دەگرێ نە ئاواش بین هەتاوا بیرکەینەوە خاوەنی دەوڵەتی خۆمان دەبین و تا نە ئەم گەلەش بە ئاوات و ئامانجەکانی خۆیەگا و بێگومانیشم لەوەی ئەو خوێن و خەباتەی کورد کردوێتی بە درێژایی مێژوو کەم گەلی دنیا ئەوەندە خەبات و خوێنی ڕشتووە بەڵام پێم وایە سەرکردەی نادڵسۆز و یا بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و جاری وا هەیە شخصی شوای کردووە کە ئێمە نەگەین بە هیچ من جارێکتری ژێڵێم ئێمە مادام بمانەوە سیاست بکەین قەیران هەیە قەیرانێکی زۆر گەورە هەیە لە هەرێمێکین لێوان لێوە دەکوڵێ بڕۆگوێ بۆ خەڵقی هەڵەبجە بگرە بزانە ئەمڕۆ داوای چیەکەن لە حکوومەتی هەرێم و ینی ئازارەکانی خۆیان بیر چۆتەوە لە تاو ئازارەکانی ئەمڕۆ کە هەیەە ئەوە لەو لاشەوە لەو سەریشەوە بزانە لە شنگال خوێنەڕژێ لە هەرێمێکی لێوان لێو لە قەیران بەدەر لە برسێتی و نەبوونی و ئەو هەموو قەیرانەی هەمانە ئەمە کێشەیە بەڕاستی کێشەیەکی زۆر جددیە پێویستی بە چارەسەرە چارەسەریش من بەلای منەوە زۆر ئاساییە دەبێت پرۆژە هەبێ یەکێتی نیشتیمانی دەبێت پرۆژەی هەبێ بۆی خۆی ڕێکخاتەوە بۆی لانی کەم بە ناوی ئەم پرۆژەوە باڵەکانی یەک بگرنەوە لانی کەم بۆ ئەوەی ئیمزاکانیان لەسەر وەرەقەیە کۆبێتەوە کە پێی بڵێن پرۆژە ئەگەر وانە بواە ئەو باڵانە لەوێ کۆ نەدەبوونەوە زۆر چاکە بەڵام ئەمەش گرنگە ئەم پرۆژەیە بۆ خۆیان گرنگە نووسینەوەی گرنگیشە تا چەند جێبەجێ ئەەکەن ئەمە دواتر لەسەر ئەوە قسە دەکەیم چینەوە سەر پرسیارەکەی پێشووترم لە کوردستان پرۆژەی زۆر هەیە بەڵام بەنەتیجە گوێ نەگرتن هەیە ئەمە بۆچی من پێم وایە ئەو پرۆژەیەش و پرۆژەکانی تریشکە دەبن هەمویان نەزۆک دەبن و بێبەرهەم دەبن هەر ئێستاوە بەڵێ من وای دەبینم چونکە لە کوردستانە ئێمە شتێکمان نییە پێی بڵێن یاسا سەروەری شتێکمان نییە پێی بڵێن
بەرژەوەندی خەڵک شتێکمان نییە پێی بڵێن پێوەرێک بۆی کەم پرۆژانە لەسەری بڕۆین و ئێمە خۆ دەزانی پارلەمانمان نییە و من دەتوانم بڵێم حکوومەتیشمان نییە تەنها هەر بەڕێکردنەوە و چەند مانگجارێک کۆ ئەبنەوە و ئەگەر چەند بڕیارێکی سەرپێی بدریان نەدرێت لەوە زیاتر نییە بۆیە لەم حاڵەتانایە پرۆژە جێبەجێ نابێ لە وڵاتی ئێمە تا ئێستا میلیشیا حکومەکە کێ هێزی هەبێ ئەوە خاوەنی بڕیارە بەداخەوەی لێم وڵاتانی زلهێزی دنیا و ناوچەکەش پشتگیری لەو هێزە میلیشیادارانە ئەکەن ئەڵێن دۆستی نزیکی ئێمە و هێزانن کە پێشمەرگیان هەیە کە چەکیان هەیە کە بەرژەوەندەکانی ئێمە پارێزن من ئەم قسەی کەیڵێم لە ئەمریکاوە تا نزیکترین دەوڵەت لێمانەوە دووپاتی کردوتەوە ئەڵێ ئەو حیزبانەی کە هێزیان هەیە کە جوغرافیایەکیان هەیە واتە ناوچەیەکیان بەدەستەوەیە ئەوانە بۆ دۆستایەتی ئێمە باشن ئەوانە بەرژەوەندەکانی ئێمە ئەپارێزن ئەوانە لە وەکیلی ئێمەوە شەڕەکەن یعنی بە باشکرا لە میدیاکانەوە ئەڵێن بۆیە ئەوەی هێزی هەیە ئەمڕۆ هێز بڕیارەدا هێز بڕیارەدا کام پرۆسی ئەمە پێی باشە یا پێی باش نییە دەیان بابەتی تریوا پێشکەش بکرێ من پێم وایە لە سای ئەو دەسەڵاتی کوردی کە ئێستا هەیە جێگای خۆی ناگرێ و ئەمڕۆ منطقی هێز باڵا دەستە نەک هێزی منطق و هەتا کوواش بین من پێم وایە پرۆژانە دەور نابینێ بەس گرنگی ئەم پرۆژەیە دەکرێت بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی هێزە خاوەنی مێژووە خاوەنی جوگرافیایە دەکرێت بڵێن ئەگەر یەکێتی بە پاڵپشت بەوەی کە هێزێکی هەیە ئەم داواکاریانەی کردوێتی تا ڕادەیەک بۆی جێبەجێ بکرێت ئەگەر جددی بێت لە پێناومانەوەی خۆی چونکە ئەویش بە بۆچوونی من تووشی دەردی کوشندە بووە بەڵام ئەگەر بێت و ئەم پرۆژەیە هەیەی تا ڕادەیەکی کەمیش جێبەجێ بکرێت بۆ خۆی پێم وایە جارێکتر بەشێک لە ژیان بە یەکێتی نیشتیمانی بەخشێتەوە زۆر چاکە کاگە لاوەند دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم خۆ دەزانی لە زۆربەی هەر زۆری وڵاتان کە کێشە و قەیران دروست دەبێت پرۆژە دێتە پێشەوە دەست پێشخەری دێتە پێشەوە بۆ چارەسەری کێشە و گرفتەکان وە بەفعلیش بەشێشی باشی ئەو کێشە و گرفتانە چارەسەر دەبن بەڵام لە هەرێمی کوردستان دەگوترێ شتەکە یا هاوچێشەکە بە پێچەوانەوەیە ینی پرۆژەکان خۆیان دەبن بەگرف ئێمە بینیمان 2 ساڵ بەر لە ئێستا ئەو پرۆژانی کە چوار هێزەکە یەکێتی نیشتیمانی گۆڕان کۆمەڵ یەکگرتو و ئامادەیان کردبوو لە هەرێم لە پەرلەمانی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانەی کە ڕووی لە سەرۆکایەتی هەرێم کردووە خۆت دەزانی ئەم پرۆژەیە بە نەتیجە چی خستەوە لە هەرێمی کوردستان من دەمەوێت لە بەڕێزت بپرسم بۆچی لە هەرێمی کوردستان هاوچێشەکە لە هەمبەر پرۆژەکان بە ئاراستەی چارەسەرکردن وەها پێچەوانەیە بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەران لە یادی کارەساتی هەڵەبجە سەری ڕێژ و نەوازش بۆ شەهیدانی ئەو کارەساتە هیوادارم لە یادکردنەوەی لە ساڵانی داهاتوو ئێش و ئازارەکانی خەڵکی هەڵەبجە کەمتر ببنەوە یان بەرەو کۆتایی چوبن سەبارەت بە نەخشە ڕێگای یەکێتی ئەمەوێتەوە دەست پێ بکەم دیارە ڕاگەیاندنەکان زۆر قسەی لەسەرەکرێ ئێستاش میوانە بە ڕێزەکان قسەیان لەسەر کرد تەبانەوە پرۆژەیەک نییە تەنها بۆ چارەسەری کەیسێکی دیاریکراو لە کوردستان کە باسەکرێ مۆزوعی سەرۆکایەتی هەرێمیان سەرۆکایەتی پەرلەمان دیارە هەرێمی کوردستان بە قۆناغێکی سەختی ئابووری و سیاسی تێدا ئەپەڕێ هەروەها دوای ئەوە خەریکە شەڕی مووسڵ کۆتایی پێدێ هەمومان ئەزانین بە گەڕانەوەی سونە هاوچێشەکانی عێراقیش بە زۆرێک لە زۆرەکان گۆڕانکاری تری بەسەردادێ فراوانتر لەوەش ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمومانە بینین خەریکە گۆڕانکاری گەورەی تێدا ڕوئەدا فرزەمسەری نامێنێ خەریکە دووزەمسەری وەکو ساڵانی پێشنەهات ڕوەداتەوە بۆ خۆ ئامادەکردن بۆ ئەم قۆناغا هەروەها وەکو هەموو هێزێکی سیاسیش بۆ ئەوەی بەرنامەی هەبێ ڕۆیایەکی وازەحی هەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشە ڕێگایەکی ئامادە کردووە ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ بۆ قۆناغی ئێستا و داهاتوو بەڵام کاگلاوان دەگوترێ ئەم پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی بەزایەچوودا هاتووە کاتەکەی زۆر تاخیر بووە لە دوای ئەوەدەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر هەموو شتێک نا بەڵکم زۆرینەی هەر زۆری شتەکانی قودداوە بەڕێزم شتێک نەماوەتەوە تاوەکو بتوانێت یەکێتی بتوانێتی دا گەمەی خۆی بکە شتێک نەماوەتەوە هەر لە بەغداوە بیگرە لە وڵاتانی یەقلیمیەوە بیگرە دۆخی ناوەخۆی هەرێم بیگرە پارتی هەموو شتێکی کۆنتڕۆل کردووە ئیتر ئەم پرۆژەیە لە پای چی زانی لە دنیای سیاست کۆتایی نییە هەموو هێزێکی سیاسی یاری خۆیەکە و هەوڵی خۆیەدا ئەگەر قسەکانم تەواو بکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو نەخشە ڕێگایە سیاسەتی ئەوە بێ بۆ قۆناغی ئێستا و داهاتوو بۆ تەعاملکردن لەگەر کەیسی سەرۆکایەتی هەرێم ڕۆیای وازەحە لەم پرۆژەیە یەکێتی بۆ مۆزوعی ئینتیخابات ڕۆیای وازەحە یەکێتی لەم نەخشە ڕێگایە
واتە ئێمە چاوەڕێ ئەوە ناکەین حزبە سیاسیەکان ئایا ڕازین بەوەیان نا ئەوە نەخشە ڕێگای یەکێتی بەم ڕێگایە تەعامل لەگەر هێزە سیاسیەکانەکە بۆ نمونە ئەگەر بێتە سەر مۆزوعی سەرۆکایەتی هەرێم یەکێتی بە ئاشکرا وتوێتی ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی پێهاتوو ئەبێ ئەمە بە یاسا چارەسەر بکرێ بەدەر لە یاسا ئەبێ تەوافق و سازان بکرێ ئەگەر هێزە سیاسەکانی ترنێنە ژێربار کەواتە نابێن گلەی لە نەخشە ڕێگاکە یەکێتی بکرێ برێن ئەوە چارەسەری پێ بووە ئەوە هێزە سیاسەکانی تر نایانەوێت چارەسەر بکەن ئەگەر بێتە سەر مۆزوعی پەرلەمان یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاشکرا وتوێتی دکتۆر یوسف سەرۆکی شەرعی پەرلەمانە تا ئەو کاتەی بزوتنەوەی گۆڕان ڕازی ئەبێ بە گۆڕانی دکتۆر یوسف یەکێتی ئەو بە سەرۆکی شەرعیە زانێ و ئەوە بە ئاشکرا بە مەکتەبی سیاسی پارتیش گۆتراوە چونکە پێشتر ئەوان چەند جارێک تەرحیان کردو وتیان بۆ حەلکردنی مۆزوعی سەرۆکایەتی پەرلەمان فەرمون ئێوە وەریگرن یەکێتی ئەوەی ڕەفز کردوتەوە کەواتە لە حالەتێک ئەگەر نەخشە ڕێگاکەی یەکێتی نەیتوانی مۆزوعی سەرۆکی هەرێمیان سەرۆکی پەرلەمان چارەسەر بکە ئەوە کێشە لە نەخشە ڕێگاکەی یەکێتی نییە بەڵکو ئەوە کێشە لە مابەینی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە کە یەکێکیان بە غروری و یەکێکیان بە عینادی ناوێت چارەسەر بکە سەبارەت بەوەی کەوا پارتی دیموکراتی کوردستان هەموو ئەوانەی قوداوە ئێخۆ ئەوە خەتای یەکێتی نیشتیمانی کوردستان نییە ئەبێ ئەو پرسیارە لە پارتی بکرێ ئایا تۆ کە هەوڵت داوە عیلاقاتی خارجی کۆنتڕۆڵ بکەیت تەنها خۆت نمایندەی کورد بکەیت لە دەرەوە چیت بەدەستێناوە بۆ کورد بۆ پرسیارە لە پارتی ناکرێت لە عیلاقات چیت بەدەستێناوە لەگەڵ وڵاتانی دراوسێ ئێستا لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا من باسی هاوڵاتیەکەم لەگەڵ سووریا وەکو هێزی سیاسیش کورچی بەدەستێناوە بگرە بەشی هەرە زۆری هێزە سیاسیەکان لەوانەیە تەبابن تەنها پارتی دیموکراتی کوردستان نەبێ لەگەر وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەر وڵاتانی تری ئەوروپا لەگەر ئەمریکا لەگەر ڕۆژاوا بەگشتی چی دەستکەوت هەبوو ئەوە لێگەڕێ لە ڕاگەیاندن قسەکرێ ئێمە باسی سەر بەخۆی کرای و نازانم چی ئەمە تەنها قسەی ڕاگەیاندنە کاکە زیاتر لە 17 وڵاتی ئیتیحادی ئەوروپی بە ئاشکرا بە هێزە سیاسیەکانیان وتو ئێمە لەگەر یەک پارچەی خاچی عێراقین خۆ ئەوەی لە ڕاگەیاندن کە باسەکرێ شەرنی ئەوە ڕاست بێ هەر هێزێکی سیاسی مافی خۆیەتی بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە دیعایە بۆ سیاسەتی خۆی بکە بەڵام تو وەرە ئەوە تەرجمە بکە لە ئەرزی واقع ئەوە چەندی ڕاستە چەندی زێبەجێ ئەبی چەندی لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانە هیچی چونکە ئەگەر ببووایە چەند ساڵە بۆ هیچی جێبەجێ نەبووە ئەگەر بێ سەر مۆزوعی سەرۆکایەتی هەرێم ئێمە کاتی خۆی خۆشمان ڕازی بووینە کە کاک مەسعود بمینێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بۆی درێژ کردوتەوە بەڵام کە ئەو جارە کۆتایی پێهات ئێمە ڕازی نەبووینە ئەو گلەیە نابینێ یەکێتی بکرێ ئەبێ لە هەموو هێزە سیاسیەکان بکرێ خۆ ئەوە بۆ پێتان حل ناکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان 18 کورسی هەیە ئەو 18 کورسی لێ بێنە دەرەوە هێزەکانی تر دەتوانن 56 کورسی تەرتیب بکەن بێن پە کۆبنەوەی پەرلەمانیش بکەن بۆ ناکرێ مەسەلە ئەوە نییە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازیە یان نا یەکێتی نیشتیمانی کوردستان بازەکەی ئەوە ئەدا هێزی هەیە ئەگەر بیویست بە هێزەکەی خۆی بەکاربێنێ لەوانەیە بیتوانی با یەکلا بکاتەوە بەڵام ئەگەر ڕاینەوە چوارگۆشەی یەکەم هەرێمی کوردستان ئەبە دوو ئیدارەیی و بگرە من لێرەوە ئەڵێم ئەبووە شەڕی ناوەخۆش چونکە هێز زوولا بۆ سەر ئەو سنوورانەی کە کاتی خۆی لە پیرەر و ئەوە حدودی هەرێمی کوردستانی جیا کردبووە یەکێتی نیشتیمانی کوردستان بازی ئەوەی داوە بۆیە ئێستا جارێکی تر ناگەڕێتەوە ئەو چوارگۆشە بێ خەڵکی کوردستان تووشی ئەو کارە ساتە بکاتەوە زۆر چاکە کاک ئێستاش ئەو نەخشە ڕێگایە یەکێتی ئێمە ئەگەر پێشتر بمانتوانی بەهێز حەلی بکەین حەلمانەکەن ئەو نەخشە ڕێگایە بۆ ئەوەیە نەچینەوە ئەو قۆناغا زۆر باشە زۆر چاکە دواتر دەگەڕێم وڵات زۆر چاکە هەم پارتی دیموکراتی کوردستان هێزی سیاسی زۆر باشە مامۆستای بەڕێز دەگوترێ یەکێ لە کێشە هەر گەورەکانی بەردەم هەر پرۆژەیە کە هەر هێزێک پێشکەشی کردی ئەوە نەبوو کەشتی جوان لەم پرۆژانەدا نەبووە شتی زۆر جوان هەیە بەڵام شتێکی زەق کە هەبێت لە هەم پرۆژەکان ئەوەیە کە واقعی نین یا خاڵی واقعی تێدا نییە با خاڵەکەش جوان بێ ئەم پرۆژەیەم بدێ کە هی یەکێتی نیشتیمانی کوردستانی بە زەحمەت کێسا لە بەردەستی تۆیە بیدە من خاڵی ناواقعی دەگوترێت لە ئەم پرۆژەیە هەر لە خاڵی یەکەمەوە دەست پێ دەکات کە دەستی بردووە بۆ دایشی قەیرانەکان کە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە 2 ساڵ 3 ساڵ دەبێت پارتی دیموکراتی کوردستان بە ڕاشکاوی دەڵێ دەست بۆ ئەم بابەتە مەبە دەستبردنیش بۆ ئەم بابەتە ینی چی ینی ئەوەی کە ئێستا هەیە ئەمە یەکێک نیە لەو ڕاخنانەی کە لە هەم پرۆژەکاندا هەیە کە واقعینین کە مامەڵەیش واقعی ناکەن لەگەڵ ئەم دۆخی کە هەیە جامە لەسەر پرسیارەکە زۆر لە جێگەی خۆی بۆی جوابی کاگلان دیشۆمەوە لەمەیە بەڕاستی خاڵی یەکەم دۆزینەوە ڕێگاچارێک بۆ تێپەڕاندنی قەیرانی سەرۆکایەتی هەرێم وەکو تۆوتە ئەمە پارتی لە خەتی سوورە ئەمە بەڵام لە لایەکی ترەوە لە پرۆژەکەی کاک مەسعود ئاڵێ دەستکاری هەر سێ شامکەن و منیش ئامادەم تۆ سەیری یعنی ئەم ئیزدیواجیەتە پارتی لە لایەکەوە هێڵی سوورەوە بێ هەموو کەس دان بنێ بۆی کام قۆناغک پێویستە کاک مەسعود سەرۆکییان بێ بەڵام لەولاوە لە سەرۆکایەتی هەرێم ئەم پرۆژەیە هەیە ئەمە نیشانەیەکی پرسیار دووهەم ئەم سەرۆکایەتی پەرلەمانە کە گەیشت بەم قەیرانەکە کە هیچیان یەکێتی نیشتیمانی بۆ وای کرد
ئەرێ ڕێکەوتنی استراتیژی ئەمە باسکی پارتی بەهێز نەکرد لە ساحەکە درێژکردنەوەی 2 ساڵ لە خۆڕایی بۆ پارتی بۆ سەرۆکی هەرێم ئەمە یەکێتی باجەکەشی نەیە لەسەری ئەمە بەڕاستی ئەنجا سەیریکە پەشیمانبوونەوەی یەکێتی لە مەسەلە دیموکراسیانە یەکێتی نیشتیمانی لە ساحەکە هەیە و پەرلەمان نییە کە ئەوسا ئەو ئیدعایەوەیەکە کە دیموکراسی و فرەڕەنگی و هەتاوتە جوانەکەی مامجلات شەبکە گوڵەکە بەڵام هێشتا یەکێتی دکتۆر یوسف بە سەرۆکی پەرلەمان دەزانێت زۆر باشە ئەمە توان بڵێم قسەی ئەعلامیانە بەڵام لەوانەیە لەگەڵ پارتیا دانیشن شتێکی کە بڵێم بەڕاستی بەڵگەیەکی پیا بڵێم کاکە دەستگای ستاندار داخراوە لە هەولێر معقول لە 4 فراکسیۆن من بەڕاستی وامزانانی یەکێتی لە پێشێوەتی بەڵام سەیرەکەی یەکێتی لە مەسەلە دیموکراسی و ئازادیەکانی شاپاشە کشەی کردووە ئەمە بەڕاستی مەترسیە تۆ لێرەوە پرسیار لەسەر یەکێتی دروستە بێکە لە مەسەلەیەکە کە لە خاڵە سەرەتاییەکانی بیرروڕا و پەیڕۆ پرۆگرام یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێستا لی پەشیمانە چۆن نتوانێت لە بەردەم پارتیا بڵێ ئەمە سەرۆکی هەرێم بۆ نمونە ئێمە با ئەم دەورەیە بۆ ئێمە بێ یعنی بەڕاستی ئەمە تەناقوزەکانە ئەنجا گرێچوەرەی قەیرانەکان لە سەرۆکایەتی هەرێمەوە دەستی پێکرد باشە پەرلەمان بۆ دەستکاریەکرێ من تێبینیەکم لەسەریەوە لە خاڵی دووەمایە بە بۆچوونی من ئەگەر ڕاست لەوێ بەدەر لە هەموو هێزە سیاسەکان ئەگەر پارتیەوێ بارودۆخەکە چاکاتەوە یەکێتی شاوکارێتی ئەبێ بە بێ مەرج و هیچ قسەیەک پەرلەمان هەتا مناڵێک لەبەر دەرگاکەیە بۆ وەکو خۆی دەستکاتەوە بە ئیشکردن و بکەوێتەوە کارەمە عیبەیەکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان سەیرم لێ باسی پرۆسەی هەڵبژاردن و باسی پرۆژە و باسی وەکو مامۆستا داراوتی باسی یاساشەکەی ئاخر لەکوێیە کە تۆ بەبەرچاویتەوە ئەوەی کە خەڵک هەڵی بژاردێسا هەمووی پەچی کەوتووە ئەنجا بە بۆچوونی من یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر چاکەزانێ پارتی بەم پرۆژانە کە دانانیشن پێکەوە باسێواکەن کە سەرۆکی هەرێم بەڵام گۆڕان گرێچوەریانە یعنی یەکێتی خۆی خستۆتە ئێستا نێوان دوو بەرداشەوە بەرداشتێکیان ڕێکەوتنێکی لەگەڵ پارتیا هەیە کە بەرژەوەندەکانی بۆە پارێزێ و ئەوەی کە بەتەمایەتی بۆی دروستکاتەوە هاوسەنگیەکەی جارانە ڕێکەوتنێکی لەگەڵ گۆڕان هەیە کە جەماوەرەکەی لەژێر دەستی گۆڕان هەیە هەر نزیک بوونەوەیکی لە پارتی لەملاوە گۆڕان تەحەکومی پێوەکە لەبەرەوە بە بۆچوونی من ئەمە ناواقیعەکانی کوردستانە پرۆژەکان جوانن ئایبیان لێ تێبینیمانەیە لەسەر هەندێشتیان بەڵام بەڕاستی ڕێگە چار سەرەکیەکە کە ئاسانە هاوڵاتێکی سادە لەسەر شەقامەی زانێ کە تۆ گەر پتێ باری کوردستان چاکەیتەوە بێ پەرلەمان لە هیچ خولێکە منە و شایەتێ بۆ پەرلەمان هەم لە هیچ خولێکە پەرلەمان بە سێ سەرۆکایەتەکەی لەوانەیە لەسەر جێگری سەرۆکی پەرلەمان قسەمانە بوو بێ بەڕاستی کاراترین پەرلەمان بووە کاکە ئێستا قەیران خۆڵقاوا بێت تۆ بێن پەرلەمانە بچێتەوە شوێنی خۆی پاشان هێزە سیاسەکان دانیشن ئەنجا پرۆژە وەکو تۆتە پرۆژەکان قەیران و شەڕ و فەرتەنیان لە کوردستانە دروست کرد ئێستا پرۆژەش ئەو بە هاوکێشەی نەماوە تەنهاوە نەبێ ئەدەبیاتێکە شتێکی جوانە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پرۆژەیە هەیە یەکگرتووەیە تێچێت لەگەڵ پارتی دانیشە بەسکە کاتێ دانیشن پارتیار خۆی ئەتوان بڵێن پێکەنی نییە بە پرۆژەکان پارتی لەژێر یا فشارە فشارێکە بۆ نمونە ئەم هێزانە بە کۆمەڵ و کە برادرانی کۆمەڵ ئەتوان بڵێم ئەتوانم کاریگەریە دروستکەن و لێشیانێ بەس من ئەو سڕە نازان بۆچی نایکەن کۆمەڵ و یەکێتی و یەکگرتو لە حکومت بکشێنەوە ئەوە تەنها فشارێکە لەسەر پارتی دروست بێ بۆی پەرلەمانیش پێ بکاتەوە حکومەتێکی جارێکی کە کارا دروستکەنەوە ئەنجا بێنەوە بۆ شتەکان ئێستاوە تا شەڕگەخەی بەردەمی کوردستانی گرتووە تۆ سەیری کە کاکە شۆڕش لە هەر شەڕێکی گەورە لە ناوچەکەیمە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە دوای شەڕی ناوخۆ لە کوردستان قەوماوە ئێستا شەڕی داعش و موسڵتەوا بێ من دڵنیام ئەم هێزە شەڕکەرانە کە وڵاتانیان جوڵێنەوەکو مامۆستا داراوتی بە یعنی ئەوە قسەیەکی گەورەیە بێ بیخەیتە نێوان چوارچێوەیەکەوە کە ئەم وڵاتانە بۆ بەرژەوەندی خۆیان ئەم هێزانە زۆر باشە لەبری ئەوان شەڕیان پێکەن دوای ئاساییە شەڕکەرەکان بەرە بنەجیان یەکتر زۆر سەکەکە پارتی یەکێتی تر هێزەکانی تری زۆر باشە مامۆستا کاک لەوەن پیوە نەک پیوا بوو بەڕێزیان فەرمووی کە ئەمە ئەم پرۆژەیە سیاسەتی یەکێتیە و سیاسەتی یەکێتیش دەبێت لە داهاتوو تەوەقع دەکەیت کە تا کۆتایی یەکێتی وەکو خاوەنی ئەم پرۆژەیە بمێنێتەوە ئەگەر بەوردی سەرنجی ئەو نەخشە ڕێگای یەکێتی نیشتیمانی بدەین ئەومە دەتوانم بڵێم ئەمە سیاسەت و ئایدیا و فکری یەکێتیە لە ڕۆژی دروست بوونیەوە یەک خاڵ بە خاڵی دایان جار جەنابی مامجلال لە وتارەکانی ئاماژەی پێداوە لە سیاست یەکێتی بووە بەڵێت بەس داڕشتنەوە جیاوازە بەڵام یەکێتی نیشتیمانی ئەمڕۆ جیاوازە لە یەکێتی نیشتیمانی ساڵانی ڕابردوو من وای دەبینم و خەڵکی کوردستانی ئەو حەقیقەت ئازانن و من دەمێ و ڕاستیە بڵم پارتی دموکراتی کوردستان زۆر بێباکە و حساب بۆ پرۆژانە ناکە
و ئەگەر بێت و یەک کۆمەڵیش و یەکگرتوش لە حکوومەت بێنە دەرەوە پارتی دیموکراتی کوردستان زۆر بێباکە جارێکی تر و پێشی وتون بەڵام کاک و من دەزانم پارتی دیموکراتی کوردستان بێباکە لەوەی ئەگەر بیکەنەوە دوو ئیدارەی و دوو هەرێمیش ئەوەی من بیستومە یەکگرتو کۆمەڵیشی وتوە بچنە دەرەوە بەڵێ زۆر بێباکە بێشنە دەرەوە ئەو حکوومەتی خۆی چۆن کۆمەڵێک وەکیل وەزیری داناوە مدیر عامێکەکە بۆ وەکالەت وەزارەتەکە بەڕێوا بە چونکە هیچ پێویست ناکە وەزیری هەبێ زیادە و بڕواژ ناکەم من تەحەداکەم وەزیرێک بێ بڵێ من خاوەنی بڕیارم لە شتە هەستیارەکان یا با بڵێن لە جونگە حساسەکان یا لەو بڕیارانەی استراتیژین لە هەرێمی کوردستان ئادرەیە ئاگای لە داهات و لە نەوت بێ بە وەزیرەکەی کۆمەڵ بە وەزیرەکەی کۆمەڵیشەوە و هەموو وەزیرەکانی تریشەوە یەکێکیان ئاگادار بێ لەم هەرێمە چی دەگوزەرێ و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی لە چەند سەعاتێک تێپەر ناکە ئەویش نازانام لە چەند مانگێکا جارێک بکرێ و باسی بابەتێکی معەنەکە زۆر چاکە بەڵام تا ئێستا بێباکە بەڵام دەتوانێت هەمان بێباشی بنوێنێ لە بەر پرۆژەکانی لە کاتێکدا یەکێتی جوگرافیایی ئێمە پێمان وابوو یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەکەی جیاوازە دەتوانێت فشارێک بکە لە پارتی بەڵام ئەم پێشم وانیە بیکە یەکێتی نیشتیمانی ئێستا بەرژەوەندی هەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئێستا کە دادەنیشن لە ژوورە تاریکەکانە باس لەوە ئەکەن با شەریک بین یەکێتی ئەڵێ شەراکەتی حەقیقیمانەوێ یعنی ئەگەر ئێمە شەریک بین لە هەموو شتەکانەوە یەک من وایە بینم کێشەمان نامێنێ داوای شەراکەتێکی حەقیقیەکە کەوا بێ کێشەکە ئەو شەراکەتەیە کە پارتی ئێستا ئامادەنی ئەو شەراکەتە بکە و پێشم وایە مەشیان بۆ چوونی خۆمە ئەو شەڕە نەفرەتی و نەگریسیەی ناوخۆ کە هەمومانە بێ نەفرەتی لێ بکەین ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەرژەوەندی حیزبیەکانی خۆی کەوتە مەترسیەوە بە یەکجاری جارێککە ئامادەی تیابێ ئەوەش بکاتەوە کە بە مەترسیەکی گەورەی ئەبینم چونکە ئەوەی شنگال نمونەیەکە و من پێم وایە کوردستان چاوەڕێی شەڕێکی ناوخۆکە ئێستا بەداخەوەی لێم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ دەکرێن پرۆژەی کە پێشکەشی کردووە خۆی بکاتە خاوەنی بە هەر نووسین نەبێ ئەمە خۆم هەمومان نەزانین پارتی دیموکراتی کوردستان گوێ بۆ ئەم وەرەقانە ناگرێ یەکێتی نیشتیمانیش باش دەزانێت بەس چی وای لێ بکەین ئەمە ببێتە واقع ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە لەگەڵ ئەم لایەنانەی تر دانیشێ بڵێ وەرن هەمومان بەیەکەوە با دەنگ و ڕەنگمان بکەین بە یەک پرۆژەمان هەبێ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە کۆمەڵێک بەرژەوەندی خۆی واز لێ بێنێ لە پێناوی ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ من وای دەبینم خەڵکی کوردستان بە قۆناغێکی ناومێدیدا دەڕوا بە دەرلەوەی کە ئەو دەوڵەتە کوردی هەمومان خەومان پێوە دەبینی ئێستا پاشەکشەی کردووە خەڵکی کوردستان ئێستا حیزبایەتیشی بەرچاو کەوتووە وەسبێنێ دەنگدانیش بێ منیش پێم وایە جگە لە حیزبی دەسەڵات لە هەنگرەکانی بچن وە دەنگدان خەڵکەکەی تر ناچێت کە دوجار لەو هەڵبژارنە شارە و سوودمەند دەبێ و قۆناغێک دێتە پێشەوە خەڵکی کوردستان ڕاپەڕینێک دێتە پێشەوە ئەو کاتە حساب بۆ هیچ حیزبێک ناکە هەمووی تیازەرەتمەند دەبێ بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەکەی من بەش بە حاڵی خۆم دەستخۆشیان لێ یەکەم بە مەرجێک لەسەر ئەرزی واقع خۆ بکەن بە خاوەنی و هەر وەرەقەیەک نەبێ پێشکەشی کاو بڕوە بە دوواداچوونی بۆ بکات چی بکە بۆی ئەم خاڵانە جێبەجێ بکرێ من پێم وایە دەتوانێت بە هاوکاری لەگەڵ حیزبەکانی تر یەکێتی نیشتیمانی ڕۆڵی کاریگەر ببینێ بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەن سەرۆکی حکوومەت ئەمڕۆ جێگیری سەرۆکی حکوومەتی لەگەڵایە بۆ بڕیاردان بۆ مەلەفە حساسەکانی وەکو نەوت و داهات و ئەم شتانە بۆ پەیوەندیەکانی دەرەوە جێگری سەرۆکی حکوومەت لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر وانیە و شەریک نین و بەشدار نین دەتوانێت بێ بڵێ من ئاگادار نیم لانی کەم پاشەکشەی بۆ یەکێتی نیشتیمانی ئەگەر ورد بیبینین سەخت و زەحمەتە لەبەر تا ئێستا ئەمە دوو هەرێم و دوو ئیدارەین و یەکێتی نیشتیمانی خۆی ئیدارە ئێرە بەڕێوە ئامادەش نێت تەسلیمیکە ئەوان سەختە بەڵام دەکرێت بڵێن من ئاگادار نیم یا شەریک نیم کە ناشیڵێن بۆیە چارەسەری ئەم قەیرانە بە بۆچوونی من ئێستا لە ئەستۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکوتمان یەکێتی نیشتیمانی کوردستان نیوەی هەرێمی کوردستانی بەدەستە هێزێکە ئیقلیمیەن و دەولیەن ڕێز و احترام و تایبەتی خۆی هەیە و مەکانەتی خۆی هەیە و خاوەنی پێگەی خۆیەتی خاوەنی ئەو تاریخ و جوغرافیایە کە وتمان خاوەنی هێزە خاوەنی بڕیارە و دەتوانێت حیزبەکانی تری لە خۆی کۆکاتەوە وتمان لە وڵاتەی ئێمە هێز و میلیشیا حکومەکە لەبەرەوە لە 150 دەنگەکانی هەرێمی کوردستان هەر حیزبێکی سیاسی ئەمڕۆ بهێنێ هێزی نەبێ بە پولێک ناچێ و کەسیش ناتوانێت سەرۆکی هەرم بە پرۆژە بگۆڕێ ئللا بە هەوڵێکی جددی هەموو لایەنەکان سەرۆکی هەرێم خۆشیڵە من کاتەکەم بەسەر چووە قەیرانێکە شارەسەریکەن داواشی کردووە زۆر چاکە کاگە لاوەن دەگوترێ بۆ ئەوەی ئەم پرۆژەی یەکێتی وەکو پرۆژێکی جددی ببیندرێ و دوازاری ڕووناچی ببینێ و هەر لە سەرتاوە ینی لەبار نەچێت پێویست دەکات لەسەر یەکێتی کە قوربانی بەو بەرژەوەندیانەی بدا کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیەی و
و ئازایانەش وەکو جاران ینی وەکو یەشێتی کە جاران بینیومانە ڕوبەڕووی عنجەهیەت و ئەو مولهەڕیە ببێتەوە کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی ڕاست یەشێتی لەم دۆخە ئامادەی ئەمە ئەوەی تێدا هەیە بەر لەوەی وەڵامی ئەوە بدەمەوە یەکدوم لە حەزم لە سەقسەکانی مامۆستا ڕێبوار هەبوو کە باسی لە خاڵی یەکەمی پرۆژەکە کرد سەبارەت بە سەرۆکایەتی هەرێم کە ئەڵێ تەناقوزیان ناواقعینیە من لە مامۆستا پرسم ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستی بێ ویلایەتی سەرۆکی هەرێم درێژ بکاتەوە شەرم لە هیچ هێزێکی سیاسیەکە خۆمە تەجروبەمان هەیە یەکێتی پێشتر کردوێتی و هێزە سیاسیەکانیش ناڕازی بوون و چوە سەر خۆمان بازماندا بەڵام کە ویستمان کردمان بۆیە ئێستاش ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بیویست بایە من دڵنیایەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هیچ هێزێک ڕانەوەستا بۆیە یەکێتی کە لەو پرۆژە باسیەکات جگەلەوەی واقعیە زۆر جددیش تێدا یەکێتی و یەکێتی نەک لێرە چەند جار ئێمە بینیومانە پارتی بە ئاشکرا و بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ باسی کردووە کە نامانەوێت لەسەر ئەو بابەتە قسە بکەین و سەرۆکایەتی هەرێم ئەبێ بمێنێتەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی مەکتەبی سیاسی زیاتر لە 3000 لە بەیاننامەی مەکتەبی سیاسی ڕایگەیاندووە کە پرسی سەرۆکایەتی هەرێم کۆتایی هاتووە ئەبێ بە یاسا چارەسەر بکرێت بۆیە ئەمە نەک واقعیە هەر زۆر پرۆژەیەکی نیشتیمانی و نەتەوەیشە بەلای ئێمە چونکە چارەسەر لەوە زیاتر نییە ئەگەر هەیە با هێزەکانی تر بیکەن ئەوە یەک سەبارەت بە ئیتفاقی استراتیزی من ئەڵێم بە وجدانەوە لە مامۆستا پرسم ئەگەر ئیتفاقی استراتیزی نەبووە ئێستا کوردستان لە شەڕی ناوەخۆ نەبوو ئەگەر ببینە دەوڵەتیش ئێستانێکە وەکو کۆریای شمالی و جنوبیمان لێداهات ئێستانێکە وەکو قوبڕسی یۆنانی و تورکیمان لێداهات ئیتفاقی استراتیزی ئەچێتە مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان بازیدایە بەڵام ئێمە پێمان تەبیعیە لەبەرەوەی هەواڵ مامزەلا لە چەندین کۆبوونەوە توێتی ئەوەمان لە پێناوی کورد کردووە با بگەڕێنەوە پایتەخت بۆی بەرژەوەندی کورد بپارێزین یەکێتی زەرەری لێ کردووە بەڵام کورد قازانجی لێ کردووە هەر هاوڵاتیەک لە بەرژەوەندی کورد لە بەرژەوەندی نەتەوە قسە بکە نابێت دژێ ئیتفاقیە قسە بکە ئاسایی هێزێکی سیاسی بەرژەوەندی تێدا نەبێ بەڵام وەکو بەرژەوەندی نەتەوەی نابێت قسەی لەسەر بکرێ سەبارەت بە یەکێتی نیشتیمانی ئەم پرۆژەیە من دڵنیاتانەکەمەوە سیاسەتی یەکێتی ئەبێ و یەکێتی ئیشیشی لەسەرەکە ئایا ئەوە یەکێتی وەکو جاران من پێم سەیرە کاک شۆڕش قسە لەسەر ئەوە بکرێ یەکێتی وەکو جاران تەعامل بکەیان نە ئەی خۆ یەکێتی نە ئیلاگەر شەڕی پارتی بکە فەرموو ئێستاوە لە کەرکوو خەریب و هێز بجوولێنرێ ئەو جارە وایە یان نا شەڕ بکەین ئەگەر خەڵک شەڕیەوەی ئەو خەڵک با ڕابگەێنێ برێ شەڕیەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەز ناکەی ئەم قسەی بەڕێزت کاگلاوان هەز ناکەی ئەم قسەی بەڕێزت کاگلاوان ئەم قسەی بەڕێزت ئێمە شەڕمان تاقی کاگلاوان ئەم قسەی کە ئێستا بەڕێزت دەیکەی ئەوەی کە ئێمە شەڕ بکەی یان دەگەڕێنەوە بۆ مرەبعی یەکەم کە شەڕی ناوەخۆیە هەڵبەت لەم بەرنامەیە دەیان کادیر و بەرپرسی یەکێتی کردوویەتی بەڵام هەست ناکەن پارتی خراپ سوودی وەرگرتووە لەم قسەیە و لەم واقعی کە یەکێتی ینی چۆتە ژێرباری بەدڵنیایی سوودی وەرگرتووە بەڵام خۆتۆ چیەکەی حەل چییە کە مەبەستەوە ئەگەر پارتی سوودی وەرگرتم بەستەوە یەکێتی ناچێتە پێشنەوە پارتی شەڕەکە بکە ئێکەواتە هەر لایەنێک شەڕی بوو ئەتوانێت شەڕ بکرێ خۆ ئەبێ لایەنێک کە دەستی چاکە درێژ بکە شەڕ نەکە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە منەمە ئەوە بڵێم ئەگەر یەکێتی بیویست بە ئەو بارە بەلایەکدا بە ئەیتوانی بەلای بزوتنەوەی گۆڕاندا بووە کە هەرێمی کوردستان ئەبۆ دوو ئیدارەی یان بەلای شەڕی ناوەخۆ ئەڕۆیی یان ئەیتوانی بەلای پارتی دیموکراتی کوردستان دابشێنێتەوە کە هەمومان ئاگادار بووین لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات سکارە ساتێک بوو کە ئەو جارە زۆر خراپترە بوو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو هاوسەنجی ڕاگرتو ئەوەتە ئەو بازە ئەدەکە هەموو هێزەکان ئەڵێن بۆ یەکێتی ساغی ناکاتەوە یان بۆ یەکێتی وەکو جاران قسە ناکە یەکێتی نیشتیمانی کوردستان نەیویستۆ نێماڵی کوردی تێک بچێ بازمانداوە لەسەر ئەوە بەڵام ئەومان پێ باشتر بووە لەوەی کەوا زۆر لە ڕاگەیاندنەکان لە کادیر ئێستاش لەو بەڕێزم بیست کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ حەسمی بکە حەسم چیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاشکرا بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بە پارتی دیموکراتی کوردستانی وتووە ئەوەی ئێوە ئەیکەن هەڵەیە ئەو تەعاملی ئێوە ئەیکەن بەرامبەر هێزە سیاسیەکانی تر هەڵەیە ئەو عینادی و دوکتاتۆریەتی ئێوە پەیڕەوی یەکەن ئێمە لەگەڵی نینە بەڵام کە پارتی دیموکراتی کوردستان ئیستیجابەی نەبێ یان کە هەیبێ بەستە ڕاگەیاندن بێ حەلی چیە یەکێتی نیشتیمانی کوردستان یان ئەبێ بیکاتە شەڕ یان ئەبێ بیکاتە دوو ئیدارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بزوتنەوەی گۆڕانی وتۆ کە ئێوە کردوتانە ئەوە هەڵەیە دواتر هێزە سیاسیەکان زۆر گڵی یەکەن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لە حکومەت ناکشێتەوە یەکێتی کاکە ئەوە ئێوە بوون لەگەر پارتی دیموکراتی کوردستان حکومەتتان تەشکیل کرد خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو ئێمە دەنجشمان بەو کابینەیە نەدا بۆ زانیاریدان هێزە سیاسیەکانی کوردستان بە بزوتنەوەی گۆڕانیشەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئیتفاقیان کرد قانونی ئەنجومەنی وەزیران بگۆڕێ بۆ ئەوەی تەنها دەنگ بە سەرۆکی حکوومەت بدێ کاگنێچیر بکەنە سەرۆکی حکوومەت ئەگەر جێگرەکەی یەکێتی کە ئێمە کێشەی ناوەخۆمان هەبوو ئەو کاتە ساغیشی نەکەینەوە کێشە نیە با یەکێتی نێتە ناو حکوومەت ئەوە بۆ ئەو کاتە هێزە سیاسیەکان ئەو قسەیان ناکرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهات بەیان نەهاتایە حکوومەت هیچ سەنگ و قورسایی نەبوو بەڵام ئێستا کە خۆیان ناتوان ڕوبەڕووی پارتی بنەوە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن
ئێوە چۆن ئەو کاتە چون حکومەتان پێکەینا لەگەر پارتی پێتان وابوو لەگەر پارتی ئێوەتوان ئیدارەی ئەو وڵاتە بدەن و پارتی ئەو هێزەیە کە ئێوە پێتان باشە سەرۆکایەتی حکومەتان بۆ بکە و سەرۆکایەتی هەرێبتان بۆ بەڕێوە بە ئێدە فەرمون ئێوە ئێستا بتوانن لەگەڵ پارتی حەلی بکەن کە نایکە نابێ بگەڕێنەوە بۆ یەکێتی من ئەزانم ئەوە فەزلێکی گەورەیە بۆ یەکێتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان فەزای دیموکراتی ئەوە فراوانە لەوێ هەزمی هەموو ئەوانە ئەکا بەڵام نابێ ئەوە بێتە ئەو بێویژدانیە پەلاماری یەکێتی بدرێ یەکێتی بۆ حەلی ناکە من بە شانازیەوە ئەرێم ئەو دیموکراتی دەستوری یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە ئەوەیە بەشێکی پەڕیوەتەوە ئەو ستورە خەڵک قسەی پێکە بەڵام نابێ ئەمە بقۆزرێتەوە بنێن وڵا ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە نایوێ حەلی بکە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆتە لەم پەرلەوەی هێزە سیاسیەکانی تر نەتوانن بەرامبەر پارتی بۆستنەوە فەرمون ئێوە بەرامبەر پارتی بۆستنەوە هەمووتان یەک دەنگ بن با ئێمە قبوڵی نەکەین خۆ ئێمە بینیمان لە دانیشتنەکانی پەرلەمان زۆر هێزی سیاسی تر هەبوو یەکێتی ئەو تەجروبەیە هەیە شیریان زۆر تیژ بوو بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان بەڵام لە دانیشتنەکانە بینیمان بەشێکیان سەحبیان کرد بەشێکیان هاتنە ژۆرەوە بە شەرمنانە هاتنە ژۆرەوە بەشێکیشان دوای هاتنە ژۆرەوە لی پەشیمان بوونەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو تەجروبەی هەیە لەگەڵ هەموو هێزە سیاسیەکانی تر بۆیە نایە خۆی بخاتە مووقیفێک نتوانێت کێشەکە حل بکە و ڕوبەڕووی پارتیش بێتەوە چونکە لە کوردستان ئەگەر بزوتنەوەی گۆڕان ئەگەر برایانی کۆمەڵ ئەگەر برایانی یەکگرتویان هەر هێزێکی سیاسی تر تووشی کێشە بێ لەگەر یەکێتی و پارتی شەڕی ناوەخۆ دروست نابێ لە بەرەوەی هێز لەلای یەکێتی و پارتیە زۆر چاکە یەکێتی ئەگەر بیکاتە کێشە شەڕ زۆر بە یەکێتی تا ئێستا نەیویستوە بازیشی داوە زۆر باشە زۆر چاکە زۆر چاکە بەڕازگیابی یەکێتی لەسەر ساحەکە بەشێکی گەورەی ئەم هۆکاری ئەم دۆخە خراپەی ئێستای هەرێمی کوردستان نییە کە تێیدا هەموو هێزەکانیش بە تایبەتی سێهێزەکە بەرپرسیارن لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لەم ناوچەیە خراپ ئیشکراوە لەسەر ئەوەی کە ئەم هێزە لاواز بکرێ وەفعلا لاوازش کرا تەمەن لە مقابل نە ئەوە بزوتنەوەی گۆڕان بە هێز بوو تا بوو بە هێزەی ڕکابەر لە بەرامبەری پارتی نە دوو هێزەی ئیسلامێکەش بەڵێ بە بۆچوونی من لە دەستدانی هاوسەنگی یەکێتی کە خۆی بەدەستی خۆی وەکو کاگلاوان وتی بە حساب لەبەر بەشەوەندی کورد بووە یعنی تاوان هەموو ئەزانێت لەبەرەوە بوو کە سەرۆکی کۆماری عێراق بۆ یەکێتی بێ سەرۆکایەتی هەرێمیان یا بە پارتی و ئەم ڕێکەوتن نامەیە بەڕاستی ژیانی دیموکراسێتی لە کوردستانە کوش کە بوون بە یەکلیز بەیەکەوەی تر داهات و هەتا گەندەڵیەکان لەیەوە دەستی پێکرد ئەنجا ئەو قسەی کاگمەلا بەختیار دوێنێ کردی قسەیەکی تەواوە کاتەوە بێ باسی گەندەڵی هەر شتێکەکە بێت لە ناو خۆتەوە دەست پێ بکەی بێت لە گەندەڵە یەکێتیەکانەوە بوەستێنی ئەبێت تۆ نمونەیەکی جوان پێشکەشکەی کاکە خۆزگە ئەو کاتە دوی ئیدارەیان دروست کردای و خەڵک نەگەیشتای بەم قەیرانەی کە ئێستا هەیە دیموکراسیە داوە ڕسوا و سەرگەردان نەبووایە ئەمجا ماوەسەدارەش ئەو قسەی کرد دوو هێزە ئیسلامەکەش کە بەڕاستی من قسەم زۆر لەسەریە باشە ئێستا ئێمە لەم بەرنامەیەین جەنابەت بڵێ من بێمتمانم بە ئێوە ئێمە چیەکەین هەڵەزینە ڕۆین بەجێڵین باشام دوو هێزە ئیسلامیە بە بچە مەبدەئێکی ئیسلامیش قبوڵیەکەن کە هێزێکی گانداڵ ستەمکار کە خۆیان ناویە بن چۆن تیامێنیتەوە فشارێک دروست نابێت لەسەری پارتی دەفەرم و کاک لاوەندبا کاک قوباد لە جێگری سەرۆکی حکومەت بکشێتەوە چۆن فشار لەسەر پارتی دروست نابێت بەس لە خۆشبەختی پارتی کە بەرامبەرەکانی بەداخەوە قەلقن لاوازن کێشەکانی ناوخۆیان هەیە ناتوان یەکدەنگ بن متمانیان بە یەکتری نییە ئەم هێزانەوەیان کردووە کە پارتی بێمنەت بێ بەرامبەر بەڕاستی ئەمانە ئەجینە پارتیا لەژێر فشارە ڕێەکەوەیان پارتی ئەگەر بۆ خۆی قەنەعەت بەوە بکە بە بۆچوونی من ئەمە چارەسەرێکە ئەگەر ئێمە هیوایەک بین بە خەڵکی کوردستان پارتی کە لەو هێزەی کە خۆی هەیەی حیزبیەکەمە لە کوردستانە ئەمڕۆ لە یادەکەی هەڵەبجەیە کە من هەڵەبجەم بینی بەڕاستی ئەو کۆمنتەمەیە هەڵەبجە هەر کەسێک بە جۆرێ خۆی بە هەڵەبجە هەڵەواسێ بە هەر مەبەست و مەرامێ بێ بەڵام هەڵەبجەشەوە تا ئەوە مەرگە ساتەکەی لەسەر کورسی و دانیشتن ئەبێ بە کێشیان وەم هێزانە خۆشیان نازانڵێن چی کاکە ئەمە واقعەکەیەکە چاوی تیژی ڕەخنەگر و چاودێری سیاسی ڕۆشنبیری میلەتەیە ئەبێ بیبینێ بە بۆ چۆنی من چارەسەرەوەی کە پارتی دیموکراتی کوردستان خۆی لەم هێزەوە کە هەیە خۆی ڕازی بێتەوە بەوەی کە پەرلەمان کارا بکرێتەوە دوای خۆی هێزەکان کۆبکاتەوە پێنج لایەنە لە نیوەی ڕێگای ڕێ بکەون کە گوزەرانی خەڵک باش بکەن بەڕاستی ئەمە هیوایەک بۆ خەڵکێک جێڕێتەوە ئەجینە هەرچیەکی کە هەر پرۆژەیەکی کە بێ من پێم وایە گاڵتەکردنە بە خەڵکی کوردستان و بە پرۆژە تۆ جارێ پەرلەمان و وەستان و ئاخر زۆر خۆشە لەم ڕۆژانەیە هەموو هێزەکان شاگەشکە ببوون هەڵبژاردن کاتی دیاری کردو و پارتی سڵاواتی لە دیداریاوە کە فلان ڕۆژ هەڵبژاردنە بابە ئەمە مەرگەساتە تۆ هەموو دام و دەستگاکانی هەڵبژاردنێ پەچی خراوە گاڵتەی پێکرێ بێحورمەتریش لە کوردستانە دەنگی هاوڵاتیە کە حسابی بۆ ناکرێ کە تەزویری تیاکرێ ئیتر ئەمە مانای چی خەڵک ڕاستەکە من پێتەڵێم هاوڵاتێکی ئاسایی لەسەر شەقام ئەزانێت چارەسەر چییە بەڵام ئەم هێزە گەورانە خۆیان لێ نوقاندۆ بۆچی
ئاشکراشەوە نەبێت دەستیان کەشف نەبێ و خەڵک نەیبینی بێ ئەم هێزانە یەکەم وابەستەی هەرێکە خۆی وابەستەی وڵاتێکی ئیقلیمی کردو بەرژەوەندەکانی تێکەڵاو کردو و فشاری بەردەوام لەسەریان هەیە و ڕێکەوتنی 50 ساڵە و ئەوە تا یادێک لەم دەفەریان ناکرێت بێ باسی کۆماری ئیسلامی ئێرانی تیا بکەی لەوێ ئەوە 50 ساڵ لەگەڵ تورکیا هەتا تورکیا هەولێر بە هینێکی خۆی ئەزانێ بە یەکێک لە ویلایەت و شوێنەکانی خۆی تەماشاکە ئەمە بەرگەساتەکەی ئەم هێزانش دوایەوە کۆمەڵی بەرژەوەندیان بۆ دروست بووە لە ماوەی ئەم 25 ساڵەیە بە هەموو توانانەوە بەرگری لێەکەن چونکە ئەوانە گەر باسی گەندەڵیەکەن کاکە یەکەم شت ئەم گەندەڵی خۆیان دروستیان کردو خۆ خەڵکیکە نهاتووە قسەیەکی مامۆستا عەلی باپیرم بەڕاستی بەدڵ بوو کەوتی باشە ئەم هێزانەی غەیریەکێتی پارتی بۆ خۆیان تاوانبارەکەن ئاخر تۆ لە چیا هەبووی چ دەسەڵاتێکە هەبووە وەزیرەکانی هیچی حسابی بۆ ناکرێت ئیتر بۆ خۆتەڵێ وەڵای ئەمەش تاوانبارین و بەرپرسیارەتی لەسەر شانیەمەیە کاکە بەرپرسیارەتی لەسەر دوو هێزی گەورەی لە کوردستانە میلیشیایان هەیە چەکداریان هەیە پارەیان هەیە گەندەڵیان هەیە گۆڕان ویستی سیستەمەکە بگۆڕێ بەو دەردەیان برد کە بردیان زۆر باش ئەمە وای لێ ئەو قسەیەکەمەوە پارتی خۆشببختە کۆمەڵی هێز بەرامبەرێتی بەڕاستی قەلەقن لاوازن ناتوانن گەمەی ڕاستەقینە لەگەڵ پارتیا زۆر چاکە کە مامۆسای بەڕێز لە ماوەکانی ڕابردوو بە تایبەتی ئەو کاتانی کە پارتی دەست پێشخەری و پرۆژەی هەبوو بۆ چارەسەری ئەم دۆخە بینی و مانەکە هێزەکان بە سارد و سڕی مامەڵان لەگەڵدا کردووە بەدەنگەوە هاتنیشان بۆی نەبووە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی پرۆژەیەەکە چاوەڕوان دەکەی هێزەکان چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەم پرۆژەیە والله لە ڕاستیدا هێزە پارتی نییە ئەمە هێزە یەکێتی لە ڕاستیدا خۆی گرنگترین شت لە پرۆژەیە ئەوەیە ئامانج و مەبەست و نێت لەم پرۆژانە چییە؟ پرۆژەکانی پارتی دموکراتی کوردستان پێشکەشی کرد هەر لە سەرەتاوە وسمان نێتەکان نەخوێنینەوە بەڵام ئێمە لە بەرنمەیەکە لەگەڵ دەرچوونی پرۆژەکە پێم وا بوتم گرنگەوەیە نێتیان چییە؟ ئایا بۆ تەسویف و کات کوشتنە کەسبکردنی وەقتە یامە بەس چاکسازیە لەبەرەوە پرۆژەکە ئەسان بۆ چاکسازی نەبووە بۆیە هەر سەردانی لایەنەکانیان کرد بەبێ ئەوەی پرۆژەیەکیان پێبێ ئەوان داوایان کرێەوە ڕاتان چی و دانیشتنی دووەمیشی نەبوو ئەگەرم پرۆژەیەش هەر لەو بابەتە بێ بەڕاستی ئەمە شکستێکە لە پێشە بۆ بۆچوونی من بۆ یەکێتی نیشتیمانی و پاشان بۆ پرۆسە سیاسەکەی هەرێمی کوردستان هەر بۆی بڵێن نەمەش پرۆژەمان هەیە ئەگەرم پرۆژە بە دوواداچوونی نەبێ و پەیگیری بکەیت کاکە گیان لە نێوان شەڕی ناوخۆ و فشارکردن ئاسمان و ڕێسمان هەیە لە بینی 0 و 100 خاڵ هەیە پاشان خۆزگە ئێمەش وەک کۆریای باشوور و کۆریای باکوور دوو وڵاتمان هەبوایە و نام گرنگەوەی دوو وڵاتی سربەخۆن و دوو وڵاتی خاوەن پێگەیەکی بەهێزن لەم سەرزەویە خۆزگە ئێمەش وابووی نایە بەس ئێمە کاکە وەکو سۆماڵین خەڵک نان نییە بیخوا لە هەموو شوێنێکا لولەی تفەنگەکرێتە یەکتری ئێمە لە خراپترین گوزەرانین پاشانیش ئەگەر بارودۆخوا بڕوە دوو ئیدارەیی باشترە لەوەی کە خەڵک ئەمە ئەم دۆخی ئەمڕۆی کوردستان هەیە لە هەموو شوێنەکە شەڕی ناوخۆ بەڕێز هێزی تر داوای دەوڵەت دەکات چۆن ئێوە باسی دوو ئیدارەی ئەمە خیانەت نییە بە نیشتیمان و بەهرێم و بە وڵات و منی ئەم پرسیارە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم هێزە سیاسەکان بکەم بە یەکێتی نیشتیمانی بە حکمی ئەوەی شەریکە و اتفاقی استراتیژی ئێوە نزیکترین هێزە لە دەسەڵاتەوە ئەگەر ئەمەی کە جەنابی بارزانی داوای دەوڵەتی سربەخۆ ئەکا و هەوڵی بۆ ئەدا و خەباتی بۆ ئەکا و خەباتی حیزبەکەی و بنەماڵەکەی لە پێناوی ئەو دەوڵەتە سەرف کردو گەشتۆتە ئەوە جاران لە سەردەمێکە جەنابی مام جەلال وتی ئەمە خەونی شاعیرانە و من پێشم وا بوو ئەو سەردەمە ڕاست بوو قسەکەی جەنابی مام جەلال بوو چونکە هەر خەونەکە بوو نەهاتە دی بەڵام ئایا ئێستا شەرم خەونەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر پێی وایە ئەم پرۆژەی جەنابی بارزانی داوایەکە لە بەرژەوەندی میلەتە و دەوڵەتی کوردی هەمومان خوێن و خەباتمان بۆ داوە بۆ پشگیری ناکە بۆ دەستخۆشی لێ ناکە بۆ هەمومان بەیعەتی پێ نەدەین و بەدوایە بڕۆین پێشمانکەوە بۆ پێشەوە ئەگەر ئەمەش نییە و ئەو باشتر ئاگادارەوە زانێ ئەم دەوڵەتە نابێ و بۆ ئیسیهلاکی مەحەلیە و بۆ سەرفکردنی وەختەوە بۆ ڕاکێشانی دەنگی خەڵکە و بۆ درێژەدان بە تەمەنی خۆی و حیزبەکەیەتی یەکێتی نیشتیمانی ئەگەر ئەمازانێ با بە سەراحەت بڵێ با بە ئەم دەوڵەتی کوردیە ئەوەی جەنابی مام جەلال پێ ئێستاش هەر ئەو خەوەیە و باچی تر خەڵقی پێوە نەخەڵەتێنین و خەڵک بە دوای ناناگەڕێ ئێستا مانگە بینێەوە ئەزانێ کولێرەیە وەزێکی زۆر خراپ و سەختەیە لە کوردستانە بەرەو خراپتری دەچێت بۆیە ئێستا من دەیڵێم لە قەیرانێکین قەیرانەکە ئەوەیە کە بەرەو شەڕی ناوخۆشەچین تورکیا لەشکرکێشی هێزەکانەکە و ئەوە پەکەکە لەم لاوە هەیە ئەو هێزی تری ناوچەیی هەیە وڵاتانی ئیقلیمی هەموو دێنە پێشەوە و سنوورەکانیان تەنیوە ئەوە داعش و دوای داعش هەر سونەکان مەترسین هەشتی شعبی ئەوەی من بیستمەدایانەوە دوای نەمانی داعش لەگەڵ هەرێمی کوردستانە کێشەکانی خۆیان یەکلاکەنەوە ئەو باشکراش قسەکانیان دیارە ناشارنەوە لەبەرەوە ئێمە مەترسی زۆر گەورەمان لە پێشە ئەنجا ئێمە لە بارودۆخێک هاژین دوای ڕاپەڕین
هەموو میلەت لەگەڵ قیادەی سیاسی بوو ئێستا لە 180 میلەت بێ هیوایە بە قیادەی سیاسی زۆر باشە یعنی پشت بە چێ بەستن بە ڕوبەڕووبوونەوەی زۆر چاکە با بچمە لای کاگە لاوان دەگوترێ گرفت ئەوە نییە کە هێزە سیاسیەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرۆژەی یەکێتی نیشتیمانی دەکەن بە ئەندازەی ئەوەی کە گرفتەکە لە ناو خودی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە دەگوترێ کێشەکانی ناوخۆی یەکێتی نیشتیمانی 2000 کاریگەری بەجێ دەهێڵێ بەسەر هەر پرۆژە و هەنگاوێک کە یەکێتی بیەوە بینێ ئێمە لە ماوەکانی ڕابردوو و کاتی کە ڕێککەوتنی نێوان یەکێتی و گۆڕانکرا بینیمان دوای 10 ڕۆژ لە ڕێگەی لێدوان و کۆمەڵە نووسینی مەلا بەختیارەوە چۆن ئەم ڕێککەوتن نامەیە بەرەو ئەوە چووکە ئێستا دەیبینی کە شتێکی ئۆتۆی لێ نەماوەتەوە هەمان مەترسی ئێستا هەیە یعنی ئەم مەترسی کە من باسی لێوە دەکەم تەنانەت مەترسی خودی قیادەکانی ناوی یەکێتیە لەم ئەمڕۆ خوێندمەوە کە بەهرۆز گەڵاڵی نوێنەرەکەی ئێوە لە تورکیا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هۆشداری لەمە دەدا ئەمەش لە دوایەتی لە دوای ئەوەی کە 2 ڕۆژ دوای دووشەممە کە یەکێتی پرۆژەکەی بڵاو دەکاتەوە جارێکی تر مەلا بەختیار بەڕێز مەلا بەختیار دەکەوێتەوە ڕەخنەگرتن لەم پرۆژەیە و دەگوترێت کێشەنانەوە بۆ جارێککە بۆ ئەم هەنگاوی یەکێتی لەو بارەوە دەڵی چی بەڕێزت زۆر جار قسە لەسەر ئێرانەکرێ دەرێن ئێران زۆر زیرەکە بۆ شاردنەوەی کێشەکانی خۆی دێ لە دەرەوەی وڵاتی خۆی کێشە دروستەکە ئەوە ڕێک لەسەر ئەوە جێبەجێ بێ منە پرسم مۆزوعی سەرۆکایەتی هەرێم لەسەر کێشە ناوخۆیەکانی یەکێتی دروست بووە کێشەی سەرۆکایەتی پەرلەمان لەسەر کێشە ناوخۆیەکانی یەکێتی دروست بووە ئەوە دوور نزیک پەیوەندی بەوە نییە من پێم سەیرە یعنی هێزە سیاسیەکانی کوردستان ئەوەندەی خۆیان بە یەکێتیوە خەری کردو خۆیان خەریکی خۆیان نین کە لە ئەسڵدا هێزەکانی تریش لەوانەیە کێشیان لەوە کەمتر نەبێ بەڵام ئەو دیموکراتیەتی لە ناوی یەکێتی هەیە هەمومان ئەبینین کە کەس ناتوانانی حاشای لێ بکە لە ناو هێزە سیاسیەکانی تر نییە بۆیە ئەم کێشانە پەیوەندی بۆ نیە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستانە ناوخۆ ڕێکەکەوەیان نە خۆ هێزە سیاسیەکانی تریش پرۆژیان هەبوو هەر ڕێک نەکەوتووە کە لەوانەیە پرۆژەکانیان بە چارەجی ئەو نەشە ڕێگای یەکێتی لە ڕووی نەزەڕیەوە لەوانەیە بەو شێوەیە ڕێک نەخراوە کە بتوانێت چارەسەری سەرجەم جوڵگە سیاسیەکانی کوردستان بکە سەبارەت بۆ یەکێتی بۆ لە حکومەت ئەکشێتەوە ناکشێتەوە من ئەپرسم ئەی بۆ هێزەکانی تر ناکشێنەوە دەیگریمان ئەوە بە یەکێتی پێتان وایە ئێوە چارەسەرە بێ ئەی بۆ ئێوە ناکشێنەوە کەواتە ئێوەش پێتان وایە بەشێکن لە حکومەت بزوتنەوەی گۆڕان کە لایەنی سەرەکی کێشەکەی لە حکومەت تا ئێستا نەکشاونەوە وزیرەکانیان ساڵێک و قسوورە لە پایتەخت دوور کراونەوە تا ئێستا معاش وەرەگرن کاکە هیچ هێزێکیش سیاسی نەکشاوتەوە پەرلەمانتارەکانیان تا ئێستا هەمیان لە پەرلەمان داوامەکەن چەندانێکیان نەبێت کە بەدەستەی پەنجەی دەستێک کەژمێردرێن کاکە هەموو هێزە سیاسیەکان کۆمەڵی ئیسلامی وەزیرەکەی بۆ داوامەکە بۆ ناکشێتەوە برایانی هەیەگرتوو بۆ ناکشێتەوە من پێم سەیرە ئەو داوای لە یەکێتیەکرێت کاکە ئێوە بکشێنەوە ئەو کاتە یەکێتی حراجکەن بنێ کاکەت بەستۆ لە حکومەت مایتەوە دوایی یەکێتی وەکو ئێوە نییە کاکە یەکێتی خۆی بەخاوە نەزانێ یەکێتی بەشێکی ئەو وڵاتە خۆی پێزانێ و هەموو هەرێمی کوردستانی یەکێتی خۆی بە بەرپرسیارە زانێ بەرامبەری بۆی چارەسەری کێشەکە بکە من پێم سەیرە هێزە سیاسیەکان لەگەڵ ڕێزم دەستە چەورەکەی خۆیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرنەوە سەبارەت بۆ ئەوەی هەڵبژاردن ئەکرێیان نا بنەمەوێ بە مامۆستا بێم یەکەم هێز یەکێتی نیشتیمانی کوردستان بووتی هەڵبژاردن کاتێک ئەکرێ ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە بەر لەوەی کۆمەڵ و یەکگرتو گۆڕان و سەرجەم هێزە سیاسیەکانی تر قسەی لەسەر بکەن ئەوە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە یەکەم لێدوانی وتی ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە ڕەیەتی بەڵام لە کۆتایی ئەگەر هێزە سیاسیەکانی کوردستان نێنە خوارێ لە بەرژەوەندەکانی خۆیان تەنازول نەکەن و ئەوەی کە مامۆستا باسی کرد تەنها بۆ ڕاگەیاندن بێ ئەوەی قسە لەسەریەکەن چونکە ئەڵێن ئەوەی یەکێتیە بەڵام خۆ ئێوە شەروایە لە کۆتایی چونکە ئێوە هەنگاوی عەمەلیتان نەبووە تەنها بۆ ڕاگەیاندن قسەی لەسەر بکەن من پێم وایە تا 6/11 بەم شێوەیە ئەڕۆین ولەوانەیە هێزی سیاسی شەبێ لە کوردستان پێی خۆش بێت چونکە ئێمە ئەگەر بگەینە 6/11 ئەگەینە فەراغێکی یاسایی زۆر گەورە وەکو سەردەمی بەرەی کوردستانی لێدێ کە چۆن ئەو کاتە ڕێککەوتن چۆن یاسایەک دابڕێژن بۆی هەڵبژاردننی کوردستانی پێ بکرێ ئەگەڕینەوە ئەو قۆناغا ئێخۆ ئەو کاتە من ئێستاوە پێتان لەڵێم بە هەموو هێزە سیاسیەکان نێرێم پێشێ هەمووان حەزبەکەی خۆم ئەگەر بگەینە 6/11 پارتی لەوانەیە ئەو کاتە داشی سوارتر بێ بڵێ کاکە ئەوە پەرلەمانی شەرعیەتی نەماوە خۆر سەرۆکایەتی هەرێم نییە فەرمون وەرن باتە قسە لەسەر يعني بابەت ئەگۆڕێ و کاتە بۆ پارتی کاتی تری بەدەستەوە بێ بۆ پارتی زۆر هێزە سیاسیەکانی تر وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جددیتر نەبن ئەوانیش تەنها بۆ ڕاگەیاندنیان بێ برێ بۆ یەکێتی ئەوە ناکە ئەوە ناکە فەرمون ئەوەی ئێوە لە یەکێتی داواکەن خۆتان بیکەن ئیزا یەکێتی بخەنە و مۆقف بێتۆ زۆر چاکە 30 ثانیە بۆ تۆ بەجددی کاتی ئەوە نەهاتوە هەوڵدن یەکێتی زیندوتر بێتەوە تەجروبەکانی ڕابردوونەی سەلمان کە یەکێتی فعلا نەتوانێت باڵانسی ئەم هەرێمە ڕابگرێ و هەر بەرەو پاشوەچوونێکی یەکێتی 2000 لەسەر حسابی بەرەو پاشچوونی هەمومانە بەدڵنیا یەکێتی نیشتیمان کاریگەری هەیە بەڵام بەو یەکێتیە بێ کە بتوانێت
هاوسەنگی هێزەکان ڕابگرێ و ئەوەی کاگلاوان جوابی نامەوە لە پرسە دیموکراسیەکان و مافو ئازادیەکان وەکو فراکسیۆنەکان نەیتوانی بەیان نامەیە دەرکات پەشیمان نەبنەوە یەکێتی کاتێ بەهێز و گەورەیە کە بەڕاستی لەگەڵ دیموکراسی و لیڕاڵی و کرانەوەیە بێ کەوازیە ناو دوای بەرژەوەندەکانی کە و یەکێتی بچووکەوێتەوە و پارتی و هێزەکانی کە یاری بە باڵەکانی ناوەیەکەن زۆر چاکە پاسا هەیە بۆی هێزەکانی تر ئەم پرۆژەی یەشێتی ڕەتکەنەوە ناون پێم وانە هیچ هێزێک ئەو پرۆژەیەک یەکێتی نیشتیمانی ڕەت ناکەنەوە پشگیریشی لەکەن دەستخۆشی لەکەن بەس یەکێتی وەکو کاگلاوان دەڵێ وەکو حیزبەکانی تر نییە خۆی بە خاوەنی کوردستان ئەزانێ ئێمەشەوە ئەڵێن ئەوێ کێتێکی خۆی بە خاوەنی کوردستان ئەزانێ وەک حیزبەکانی تر نییە پێگەی هەیە دەبێت جددی بێ لەسەرەوەی کە ئەم پرۆژەیە جێبەجێ کرێ و ئەم کوردستان بەرەوەم قەیرانە نەچێەوە من بێگومانیشم لەوەی حیزبە سیاسیەکانی تر زۆرینەیان پشگیری پرۆژەکەی کێتی نیشتیمانی چونکەوە ناوەڕۆکی پرۆژەکانی خۆشیانە سیسیانش بۆ تۆ یەشەتی نیشتیمانی کوردستان چاوەڕوانی چی هەیە لە هێزە سیاسیەکان بە تایبەتی سێ هێزەکە یەکگرتو و گۆڕان کۆمەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوانی بە هەموو هێزە سیاسیەکان وەکو یەکە ئەو نەخشە ڕێگای پێشکەشیەکە ئەگەر هێزە سیاسیەکان نێنە پێشەوە ئەو کاتە بەرپرسیارەتەکە تەنهایی ئەو نابێ بەڵکوی هەموو هێزە سیاسیەکانی کوردستانە بێ و ئەم بەرپرسیارەتێش مێژوو تۆماریەکە چونکە هەمومان نەزانین ئێستا حەلی مۆزوعەکان چییە گرێ کوێرەکە کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە ئەگەر ئەوە چارەسەر بکرێ کێشەکانی تریش بوون پێما بە وەکو زنجیرەک بە دوای یەک چارەسەر بێ بەرپرسی یەکەم بۆ چارەسەرکردنی کێشەکان پارتی دیموکراتی کوردستانە ئەبێ ئەو هەنگاوی عملی هەبێ تا ئێستا ئەوەی بیستومانە لە ڕاگەیاندنەکان و ئەوەی لە بەیاننامەکەی بەڕێ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هاتبوو ئەوان ئامادەیان تێدایە بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی زۆر باشە زۆر چاکە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز کاگلاوان جەلالەخا کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی کوردستانیش و هەروە زۆر سوپاس بۆ تۆ مامۆستای بەڕێز مامۆستا ڕێبەرعەلی چاودێری سیاسی هەروەها مامۆستای بەڕێز مامۆستادارم حەمەد ئەمین چاودێری سیاسی بە هەمان شێوە سپاس بۆ بەڕێزیش بنارانی بەڕێز دەستان خۆش سپاسان